بەیاننامەی خوێندکارانی ناڕازی. ئێمە وەکو نوێنەرانی ژمارەیەکی زۆر لە دەرچوانی پۆلی 12 لە پاش هاتنەوەی ناوەکان و ڕاگەاندن لە سیستەمی زانکۆلاین ناڕزایی خۆمان دەردەبرین بەرامبەر بەو ڕێژەی ناوهاتنەوەی قوتابیان و خوێندکاران لە سیستەمی هەریەکە لە زانکۆلاین پارالێڵ ئێواران لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە. لەو ڕوانەوە داواکارین. یەکەم، زیادکردنی ئەو ڕێژەی ئەو کورسیانەی کە کەم کراونەتەوە لەلایەن وەزارەتەوە بەبێ هیچ بیانۆکی واقعی بە تایبەتی لە چوارچێوەی زانکۆلاین داواکارین بە ڕێژەی لە 10 بۆ 15 هەموو بەشەکان بەبێ جیاوازی زیاد بکرێت. دووەم، کردنەوەی ئەو بەشانەی کە لە سیستەمی ئێواران بوون و ئەمساڵ بەبێ هیچ هۆکارێک داخراون بە تایبەتی بەشە پەیمانگا پزیشکیەکان، چونکە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرزبوونەوەی هەموو کۆنمرەکان هەیە. لە کۆتاییدا لە بەرامبەر جێبەجێنەکردنی داواکاریەکانمان لە بەرامبەر جێبەجێنەکردنی ئەو خاڵانەی سەرەوە درێژە دەدەین بەم خۆپشاندانە مەدەنیانە و هەڵوێستی تونترمان دەبێت. لێرەوە پێتان ئەڵێم کۆڵ مەدەن و ئێمە پشتیوانیتانەکەین. 3 ڕۆژە کە نمرەی پۆلی 12 گەڕاوەتەوە، ئێمە 2 ڕۆژە لە هۆڵی پەرلەمان لەسەر مستەقبەل و مەسیری 7000 تەلەبە بەڕاستی دەنگمان بەرز کردوتەوە. یاداشتمان داوەتە وەزارەتی خوێندنی باڵا و دووبارە داوای کۆبوونەوەیەکی زۆر بە پەلەی تایبەت دەکەین لە پەرلەمان بە ئامادەبوونی وەزارەتی وەزیری خوێندنی باڵا. بۆیە ئێمە لێرە پشتیوانتانی داواکانتان دەگەین، یاداشتەکانتان دەگەینە شوێنی ئولایانی پەیوەندیدار. لێرە دووپاتی دەکەمەوە ئێمە نوێنەرتانی نوێنەری ڕاستەقینەی ئێوەین و لەگەڵ ئازار و معنات و خەم و فرمێسکی هەموو ئەو خوێندکارە خێر نەدیوەماندوونە ناسانین. لێرەوە من بە حکومەتی هەرێم دەڵێم، بە وەزارەتی خوێندنی باڵا دەڵێم، بەڕاستی ئەمە شکست پێهێنانی خوێندکار و توانای خوێندکارانەکە بۆ ساڵی ئایندا خوێندکارانی پۆلی 12 بەجارێکە دەرگای ئومێتان بەڕوودا داخستن و ناتوانن بە هیچ شێوەیەک توانای سەعیکردنیان نیە، هەمویان تووشی شۆک بوون. ئێواران بەشە پزیشکەکانی ئێوارانی سنووری سلێمانی لەبەرچی داخرا؟ بۆچی سنووری هەولێر دانەخرا؟ بۆچی سلێمانی داخرا؟ من تەنها خەمی خۆمم نییە، خۆ من ناچمە ئەوانە، بەڵام ئەگەر ئەوانە نازانم من لە ئێوە پرسم وەزارەتی خوێندنی باڵا بۆچی داخرا؟ هۆکار چی بوو؟ ئەگەر ئەوانە هەبووە دەرەجە بۆ شێوەیە نافڕی، ئەگەر مادام دەرەجەوە بەرز بووەوە قەیچەکە کورسیتان زیاد کردایە، با بە کورسیتان زیاد نەکرد کەمتان نەکردایەتەوە، بۆ کەمتان کردەوە، بۆ 150 کورسیتان وەرگرت، بۆ کەمتر لە ساڵی پارتە لە بەتا وەرگرت، بۆ من ساڵێک 96م هێنا، ساڵی دوم 98.3 هێنا، هەر نەگەشتم. ئەمە بوو بەچی لە هەموو مێژووی عێراق ئەمە یەکەم جارە دەرەجە بۆ ڕادەی حسابی بۆ نەکرێ. ئەیتر من شایانی توبعاڵ نەبم، من شایانی دکتۆری نەبم کە لە مناڵی و خەونمە ئیتر شێ بزانێ. كردي وعربي تركك لنا تلبى له درجة فرم الصوت يراكم هاي العربي صوتهم هاي الكردي تلبى هاي الناس أنا دو كلمة عربي قصبك على طبعا بلا من نات وأنا عربي تركم بيش هلاكي بيش هلم هاي السياسة وبنجاهل بجاردن بلا لبروي نات وأنا كردي وعربي تركم نات ما طبعا من أنا عربي فولا إنجليزي فولا. أما زومك زور اللي طلب أكلت بدأت لا معنا أو ثاني من نمركم نونو بويصدو تشلوسية يك دقيقة بخدمة كون نمرة جنجاونية لقال كامترين كون نمرة ورجيراو كون نمرة قطابي نونو بويصدو تشلوسية كامترين كون نمرة ورجيراوش هر نونو بويصدو تشلوسية أما أو أجينت كسيستم كيان سقطة سيستم كيان روخاوة باش بوشي ورجيراهم كهما كون نمرة مهيا أي أواني ترشيف كان من ورجيرام كأو درجة برزمة أي حفظة وشطاو أواني تر لبرشي ورنجيراهم ورجيراهم لأسنان سليمانيو قوي بليك خيران بيكردم هالان دامته وبشوا بپاره بەڵام 98.86 شاوەر گرتووە من 3 پوینت لەوان زیاترم هەیە مافی خۆمەکە لە طبعاً بخوێنم